غدا بەتایبەتی لە پرسی وزە ئەمڕۆ ئیبراهیم جعفەری وەزیری دەرەوەی عێراق سەردانی رووسیا دەکات. خالید حوسێن پەیامنیری ڕووداو لە مۆسکۆ لەگەڵمان بزانین ئامانجی سەرەکی سەردانەکەی جعفەری بۆ رووسیا چییە؟ لە میدیاکان چیەڵێن لەسەر سەردانەکەی جعفەری؟ بەڵام کاتتان باش هەورە هەڵبەتە سەردانەکەی جعفەری بۆ مۆسکۆ پێشاتێکە پێشتر مانگێک زیاتر دەبێت کە لەلایەن باڵێۆزی عێراقەوە بە فەرمی ڕاگەێنراوە کەواتە دەتوانین بڵین تەواوی سەردانەکەی جعفەری بۆ ئەوە کاردانەوەی ئەو ڕووداوانە نییە کە لە عێراق و لە باشووری کوردستان بە تایبەتی لە کەرکووک ڕوویان داوە بەڵام بێگومان ئەو کێشانێکی ئێستا لە عێراقدا هەن بە تایبەتیەوەی کە لە کەرکووکە یەکێک دەبێت لە تەورە سەرەکیەکانی باسکردنی کۆبوونەوەی نێوان لاڤرۆڤ و ئیبراهیم جعفەری کە بڕیارە کاتژمێر 11 لێرە کێرە ماڵی وەزارەتی دەرەوەی پێدەڵێن هەڵبەتە لە ناو وەزارەتی دەرەوە نییە لە شوێنێکی دیکەیە بەڵام ئێرە شەر بە وەزارەتی دەرەوەیە وەکو میوانخانەوە لێرە ئەوان کۆ دەبنەوە بەو هەڵبەتە وەزارەتی دەرەوە ڕاگەنراوێکی دوورودرێژی لەسەر و کۆبوونەوەیە بڵاو کردوێتەوە بڕیارەکە لە کۆبوونەوەکەدا بەگشتی بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کارکردنی کۆمپانیا رووسیەکان بەگشتی لە عێراقدا تاوتوێ بکەن بەڵام من دەمەوێت شتێک ڕوون بکەمەوە کە لە ڕاگەیانەکانی کوردی بەشێک ڕاگەیانە کوردەکان باسلەوە دەکرێت کە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی هاتنی ئیبراهیم جعفەری بۆ مۆسکۆ بریتیە لە گفتگۆکردن لەگەڵ بەرپرسانی کۆمپانیای ڕۆسنفت و لەگەڵ بەرپرسانی ڕووس بۆ ئەوەی کە کۆمپانیای ڕۆسنفت چی دیکە کار نەکەن لە باشووری کوردستان بەڵام لە ڕاستیدا و هەواڵە هیچ بنچینەیەکی نییە و ڕاست نییە و تا ئێستاش هیچ یەکێک لە پرۆگرامەکانی ئیبراهیم جعفەری ئەوەی کە ئاشکرا کراوە ئەوەی تێدانیەکە لەگەڵ بەرپرسانی ڕۆسنفت کۆ بێتەوە یاخود گفتگۆ بکەن ئەوەی کە ڕاگەیەنراوە تەنها لەگەڵ سێرگی لاڤرۆ وەزیری دەرەوەی رووسیا کۆ دەبێتەوە ئەویش کۆمەڵێک واژۆکردنی کۆمەڵێک ڕێکەوتن و لێک تێگەیشتنە لە بواری سیاسی و دیپلۆماسی و ئابووریدا بەڵام بە دیاریکراوی هیچ لایەنێکی ڕووسی پشڕاستی نەکردوێتەوە کە ئەوان لەگەڵ کۆمپانیای ڕۆسنفت بە تایبەتی قسە دەکەن لەسەرەوە بابەتە و بە پێی زانیاریەکانی من کۆمپانیای ڕۆسنفت هەتا ئێستاش سوورە لەسەر کارکردن و درێژەدان بە پرۆژە و کارەکانی لە باشووری کوردستان بە پێی ئەو ڕێکەوتانەی کە واژۆ کراوە من لە گەشتەکانی داهاتوودا هەوڵ دەدەم کە زانیاری لە زاری بەرپرسانی ڕۆسنفتەوە بگوازنەوە بۆ ئەوەی کە ئەوان لەسەر پرۆژە و ڕێکەوتەکانی لە باشووری کوردستان چی دەڵێن بەردەوام دەبن یاخودنا بۆی دەتوانین بڵێن سەردانەکەی جعفەری تایبەت نییە بەوە بەڵام ڕەنگە ئەو بابەتەش بە شێوەیەکی سەرپێی باز بکرێ و ئێمە بیرمان نەچێ پرسی ڕۆسنفت و کارەکانی ڕۆسنفت هەرگیز لای وەزارەتی دەرەوە نییە و وەزارەتی دەرەوەی رووسیا کەم و زۆر ناتوانێت لەسەر ڕۆسنفت قسە بکە ڕۆسنفت کۆمپانیا و دەسەڵاتێکی جیاوازی ئەم وڵاتەیە ئەوان تەنها خۆیان بڕیار لە کاروباری خۆیان دەدەن. سپاس خالید حوسێن پەیامنیری ڕووداو لە مۆسکۆ.